نەمانی دەمامک لە دەرمانخانە و نەخۆشخانەکان داوای کرد لە هەرێمی کوردستان پەنا بۆ دوورینی دەمامک و پێداویستیە پزیشکیەکان لە دەرەوەی ناوەندە تەندروستیەکان بدرێت. ژمارەیەک کچی بەرگدورن گرێبەستیان لەگەڵ دوو ڕێکخراودا هەیە و دەمامک و جلوبەرگی خۆپارێزی لە کۆرۆنا دەدرون و بێ بەرامبەردابەشی دەکەن. کراوی هاوکاری ئەڵمانی و خانزاد هەر لە سەرەتای گرتنەبەری ڕێکارە تەندروستیەکاندا هەموو کارەکانی خۆی وەستاند و کارەکانی خستە خزمەتی بواری تەندروستی هاوڵاتیانەوە. هەر لە سەرەتادا لە قۆناغیەکەمدا دەستی کرد بە کڕینی پێداویستیە خۆپارێزیەکان و دەستکێش و دەمامک و تەحقیم وەروەها جلوبەرگی پزیشکی. ئەم پێداویستیانە بەبێ بەرامبەر بەسەر زۆربەی زۆری دام و دەستگاکانی سنووری گەرمیانداوە ئەو کەسانەی کە لە ئەرکدا بوون دابەشی کردووە. دووە هەروە دەرمان ڕێژکردنی زۆرێک لە شوێنە گشتیەکانی ناحیە ڕزگاری دووە بە دوای ئەوە بەوەی گرانی نرخەکانەوە ئێمە بیرمان لەوە کردەوە کە بتوانین خۆمان ئەم پێداویستیانە دروست بکەین. لە ڕێگەی ئەو گروپە کچانەوە ئێمە ئێستاکە دەمامک و هەروەها جلوبەرگی پزیشکی دروستی دەکەین و بە هەمان شێو بەبێ بەرامبەر بەسەر دام و دەستگاکان هاوڵاتیان ئەو کەسانێک کە پێویستیان پێێتی دابەشی دەکەن. کچە بەرگدورەکان بە درێژایی ڕۆژگار دەمامک دەدورن دواتر تیمێکی سەربەڕێکخراوی هاریکاری ئەڵمانی لێیان وەردەگرێت و بە ناوچەکاندا دابەشی دەکات. ئێمە کۆمەڵێک کچین لێرەدا ڕۆژانە دێن کە خەتی هەڵدەستین بە دروستکردنی دەمامک بۆ تەواوی ئەو شوێنانەی کە پێویستیان بە دەمامکەواتە پێداویستیەکانیان کەم بۆتەوە بۆی خۆیان بپارێزن ڕۆژانە و ئێمە لەگەڵ کۆمەڵێک شوێنە ڕێککەوتون کە ئێمە ئەتوانین ڕۆژانە دەمامکیان ئەو پێداویستیانەی وەکو جلوبەرگ دەمامکیان بۆ دابین بکەین ڕۆژ. دوورینی دەمامک و جلوبەرگی تەندروستی لە کاتێکدایە ئەم پێداویستیانە لە بازاڕدا بە تەواوەتی کەم بوونەوە و نرخەکانیشیان بەرز بوویەوە. ئێمە ڕۆژانە نزیکەی 600 بۆ 700 دەمامک دروستەکەین و هەروە 50 بۆ 60 جلوبەرگی خۆپارێزیان پزیشکی دروستەکەین. لە ڕێگەی تیمی دووەممانەوە دەڕۆین دابەشی دەکەین بەسەر ئەو شوێنانەی کە پێویستیان پێێتی. بە پێی وتەی بەرپرسانی ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی لە ئامادەکردنی دەمامک و پێداویستیەکاندا ڕەچاوی بنەما تەندروستیەکانیان کردووە و ڕێنمایە تەندروستیەکانیان بە هەند وەرگرتووە. کۆرۆنا داهێنانی بەدوای خۆی داهێنا بەتایبەت گەر لە ڕابردوودا دەمامک تەنها لە ناوەندە تەندروستیەکان دەستکەوت بێت ئەوە لە ئێستادا لە دەرەوەی ناوەندە تەندروستیەکانیش دەست دەکەوێت. دڵشاد ئەنوارە، دەنگی ئەمریکا، ناحیە ڕزگاری.